ئەگەر دەستوری عێراق وەکو خۆی جێبەجێ بکرایە و بە عەمەلیش عێراق دەوڵەتێکی فێدرالی بووە ئێستا دەبوو جگە لە هەرێمی کوردستان چەندین هەرێمی تر لە عێراقدا هەبوایە بەڵام دیارە دەسەڵاتداران بڕوایان بەوە نییە چونکەوەتا لێر و لەوێ نوقورچ لە هەرێمی کوردستانی دەگرن دەیانەوێ ئەوەش نێڵن یەکێ لەو شارانەی کە داوا دەکات داوای کردووە ببێتە هەرێمێکی سربەخۆ بۆ خۆی وەکو هەرێمی کوردستان بەسڕەیە لە ١٨ داهاتی عێراق لەوێوێ بەڵام کەمترین خزمەت گوزاری نە خەستەخانە نە ئاوی خواردنەوە زۆرترین نەخۆشی سەرەتانیش لەو پارێزگایە بۆچی ناهێڵن بەسرا ببێتە هەرێم ئەمانە کۆمەڵێ پرسن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز محەممەد جابری شارەزای سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەسرەوە لەگەڵماندایە بەڕێز جابری شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24 بەپێی دەستور دەبێ بەسرەش مافی خۆیەتی ببێتە هەرێم چێ نەوانەی ناهێڵن چێ ڕێگاتان لێگرێ بۆ ناهێڵن زۆر سپاس سڵاو لە ئێوە و لە سەرجەم بینەرانتان بڵێ ئەمە ئەم پرۆژەی بەسرە کەوا تۆش ئاماژت پێدا ئەمە مافێکی دەستورێ بەڵام بەداخەوە ئەم پرۆژەیە واتە پرۆژەی بە هەرێمکردنی بەسرە لە سەرەتادا لە کاتی دەسەڵاتداری قازی لیوا هەبوو بێگومان جوڵەیەکی جەماوەریش هەبوو لەم بارەیەوە بەڵام بەداخەوە ڕێگە نەدرا و هەندێک هەوڵی سیاسی هەبوون کە ئەم جموجۆڵەیان لەناو برد ئەمڕۆ لە گۆڕەپانی بەسرە و خەڵک بێگومان جارێکی دیکە هەوڵی ئەوە دەدەن کە ئەم داواکاریە زیندوو بکرێتەوە لەلایەن چەندین بەرپرسی ژەمە ئاماژەی پێدراوە بەڵام ئەم بەرپرسانە بەهۆی ئەوەی لە حزبەوە ئاراستەکراون بۆی ئەمە هەندێک جار باش سەرکەوتو نەبووە بە تایبەتی ئەوانەی لە حکوومەتی مەحالیش با بڵێن ئەوانش بە هەمان شێوە واتە ئەمە دۆخێکە چەندین لایەنی جیاوازی تێدایە و تا ئێستا بڕیارە نەداوە باشە بەڕێز جابری بۆ خۆت باش دەزانی لە ١٨ داهاتی عێراق لە بەسرەوەیە بەڵام بەسرە بە تەواوی پەراوێز کراوە بۆچی بەسڕیان پەراوێز خستۆ هیچ جۆرە خزمەت گوزارێکی تیانە ئەمڕۆ بەسرە لە ڕووی خزمەتگوزاریەوە ناتوانین بڵین کە هیچ خزمەتگوزارێک نییە بێگومان هەیە بەڵام لەگەڵ ساڵانی ڕابردوو بێگومان باشترە هەندێک دەماجیری حزبی هەبوو بۆیە ئێستا بوونەهۆیەوەی کەوا خزمەتکەم و کورتێکی زۆر لە خزمەتگوزاریەکان هەبێ بابەتی دووەمیش خۆتان زانین بەسرە ئێستا پێویستی بە پرۆژەی زۆر هەیە هەندێک ناوچە هەن لە ڕووی ژێرخانەوە کێشەی زۆریان هەیە پارێزگای بەسرە بە شێوەیەکی گشتی پرۆژەیەکی باشی نییە کەوا بتوانێت ئاو بپاڵێوێت و ئاوی باش پێشکەش بکە و دابین بکە بۆیە ئەمە کاریگەرکی زۆر هەیە بە شێوەیەکی گشتی پارێزگاکەمان کێشەی ئاو بۆتەوە خۆتان دەزان لە بەسرە پلەکانی گەرما زۆر بەرز دەبێتەوە ئەمەش کاریگەری بەسەر هەموو ئەو دۆخە هەیە ئەمانش ڕاستەخۆ کاریگەریان بەسەر تەندروستیەوە هەیە بەهۆی گاز زۆر بەکارهێنانی گازەوە کە ئەمەش بۆتە هۆی نەخۆشی جیاواز لایەکی دیکەوە هەژاریەکی زۆر هەیە هەڵی کار نییە هەموو ئەمانە هۆکاری ئەوەن کەوە ململانەیەکی قوڵی سیاسی هەیە ئێمە باس لەوە دەکەین کەوا بەسرە پارێزگایەکی گرنگە بێگومان وایە چونکە هاوڵاتیانیش هەمووی هاوڵاتی عێراقین و استحقاقاتی تایبەت بە خۆیان هەیە و بە تایبەتی لە ئەنجومەنی پارێزگای بەسرەوە داوای لە حکوومەت کردووە کە بڕەکەی زیاتر لە 4 تریلیۆنە هاوکات داوا کراوەکەوە بەشێکی باش بۆ بەسە دابین کرێ بۆ ئەوەی بتوانرێ ئەم هەموو ئەم کێشانە بەلاوە بنرێت لە پرۆژەکان بەکار بێنرێت زۆر باشە بەڕێز جابری لە بودجەی ساڵی 2024 مەبلەغێکی یەکجار کەم
بۆ بەسرە دانراوە ئەم داواکاریی ئێوە بۆ جارێکی کە بۆ ئەوەی بەسرە ببێتە هەرێم لەبەر ئەوەیە بودجەیەکی کەم دانراوە یاخود نا هەر بە مافی خۆتانی دەزانن. ئەم بابەتە بێگومە ئەم بابەتە پەیوەستە بە بەرپرسان و 25 بەرپرسی باڵا هەیە لەم پارێزگایە لە پەرلەماندان لە حکوومەتی فیدراڵدان بە هەمان شێوە هەموو داهات هەر لە بەسرەوە دێ بۆیە کاتێک ئەم هەوڵە دەخرێتە گەڕ هەندێک لایەنی سیاسی هەن دەیانەوێت ڕێگری لەوە بکەن بێگومان هەموو ئەو پرۆژەیە لە ئەنجامی ئەو فشارەیەکەوە لەسەر پارێزگاکە کراوە بۆیە ئەمڕۆ دەتوانم بڵێم کرێکارانی شارەوانی هەمویان موچەکەیان کەمە بۆیە هەژاریەکی زۆر هەیە لە بەسرە هیچ هەلیکارێک نییە سەرڕای ئەوەی کەوە چەندی دامەزراندن هەیە بۆیە ئیستحقاقات و شایستە داراییەکانی بەسرە پێویستە زیاتر بکرێت ئەمە بێگومان پەیوەندی بە بودجەشەوە بۆ ئەوێ بتوانن نەک تەنیا لە بەردەم میدیاکانەوە بانگەوازێندێکشکن پێویستە لە واقعیش ئەم شتە بکەن بێگومان ئەمە کەم و کورتی حکوومەتی خۆزیایی بەسرەیە پێویستە هەڵوێستێکی ڕوون هەبێ نابێت تەنیا لە بەردەم میدیاکانەوە قسە بکرێ و هیچ کردارێکیش نەبێ هەر لە چەند ساڵی ڕابردوودا لەبارەی هەڵیکار و کێشەی خزمەتگوزاری و هاوکات موچەکانەوە چەندین کێشەمان هەبوو خەڵکی ئێمە داوای ئەوەیان دەکرد کە موچەکانیان زیاد بکرێت و بەشە بودجەیەکی باشیان بۆ دابین بکرێت بۆیە لێرەدا بەشێوەشتوانم بڵێم لە ڕووی ئەنجومەنی پارێزای بەسرەوە کەم و کورتێکی زۆر هەیە پێویستە ناکرێت تەنیا تیشق بکرێتە سەر لێدوانەکانی میدیای پێویستە لە ڕووی کرداریشەوە کار بکرێ. زۆر باشە زۆر بەڕێز محەممەد جابری شارەزای سیاسی لە بەسرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوە شەوتان باش.